واز دكتور بينا كريمانتو كريمان وعد يبدا بقبير لو بابا تنكيوا او بابا تداخا وعد بدايكي خود تتكايا دا بعد الثيرة دا كاتو داتشي مني وش باغي منها كرم ارسل بابتنا على كيف خوي بابا مبورا نافا سلف زوزو ديش لأنه توزك صراحتك باش برو سلاحك باشا دوان على كيف خوي الفاتحة خوافيك کاک سەنگەر بەخێر بیت زۆر سپاس چی بوو برا خۆ باس نەکرد لای دایک و باوکت بەڕێوەڵە باسم کرد ئەی من نەمت باسی مەکە ئێ کاکە نابی ڕاستی و دروستی بابەتەکەی بزانم ئێ باشە حەقی خۆم نییە حەقتە بەڵام نەدەبوو باسی کەی چکە دایکم زۆر یەقین بوو لەگەڵ سەرەوە بابەتەی کاکە چێ دەڵێت داچ ڕەحمەتیت بە سەهودا نەڕۆیشت بوو دایکم بە سەهوا نەچووە دایکم پێش 2 هەفتە پێش ئێستا دکتۆر ئیزنی دا وتی بیبەنەوە ماڵەوە 2 هەفتە پێش ئێستا ئێمە دەمانزانی دایکمان دەبێت بەڵام هێنامەوە ماڵەوە 2 ڕۆژ پێشەوەی بێن بۆ لای تۆ دایکم وتی بڕۆ باوکتم بۆ مانکە بابت مایە لە مناڵیەوە باوکم نەبینیوە بەڵام زڕ باوکم هەیە پێش 5 ساڵ پێش ئێستا دایک و زڕ باوکیشم جیابوونەتەوە دایکم داوای لێ کردم بچم بە دوای زڕ باوکما منیش چوون بانگم کرد نزیکەی نیو سەعاتی قسەیان کرد بەیەکەوە دواتر زڕ باوکم ڕۆشت دواتر دایکم بانگمی کرد وتی بڕۆ بۆ هەولێری نوێ کۆڵانی 108 قەت لە بیری ناکەم لەوێ ماڵی سەیفەدین هەیە منیش هاتم بە دوای ماڵی سەیفەدینا بگەڕێ جیان کوڕێکیان هەیە ناوی سەنگەرە دایکیشم ڕێک ئەو ناوەی دەویست گەڕام ڕقەمی تۆم دەستکەوت لە گەنجێک وەرم گرت وتیان عەسر دێتەوە لە دەوام منیش بۆ بەیانەکەی تەلەفۆنم بۆ کرد ئەوە بواتم بە دواتە دوای ئەوە هەموو ڕاستیەکانت زانی خوایە گیان زۆر شکر خوایە الحەمدولله